ئامادەرە؟ ئەو سوورەی بە. ئەو سوورە بێ بە چاوان ئەو سوورە بۆ بەڕێزت بزانین کام ژمارەت دەوێ؟ ژمارەکان 2 هەتا 5 2 هەتا 5 بە دووبی. باشە بە دووبی. بە زۆرترین بەرهەمی ئاڵتون لە چ وڵاتێکە؟ ئاڵتون لە چ وڵاتێکە؟ بەڵێ بەرهەمی ئاڵتون لە چ وڵاتێکە زۆرترین بەرهەمی ئاڵتون؟ بەڵێ ئاڵتون لە چ وڵاتێک زۆرترین بەرهەمی هەیە؟ بە زۆرترین ئاڵتون لە ئەمریکا. بەڵێ کاک ئیسماعیل. ئەمریکا. دوا وەڵامتە ئەمریکا؟ باەگەر ئاسانکاریەکمان بکەن. ئاسانکاری بە ئەوڕۆ هەمووی بە ئەختیار ڕۆیشت بە پێت بڵێم ئەمریکای با ئەفریقیای باکوور، ئەفریقیای باشوور، ئەفریقیای ڕۆژهەڵات. ئەفریقیای باشوور. دڵنیای دوا وەڵامتە؟ وڵای دنیا نیوە بێت. دڵنیا نییە بەس با ئەوە بێ بزانین. بەڵێ وەڵامەکەت دروستە. سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئیسماعیل.